ستاندەر مەترسی دووبارەبوونەوەی هێرشەکەی حەشدی شەعبی لە چەند ناوچەیەکی دیکە ئاشکرا دەکات. ئەو مانۆڕەی ئەمڕۆ بۆچی مەترسیدار بوو؟ جوڵەی ئەمڕۆی هێزەکانی حەشدی شەعبی لە گەرمیان بەتایبەت شارەدەی گوڵەجۆ کە دواتر بەهۆی پەیوەندی نێوان سلێمانی و بەغدا هێزەکان کشێنرایەوە ئاماژەیەکی مەترسیدار بوو بۆ هاتنە پێشی زیاتری هێزە عێراقیەکان بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگە. بەپێی زانیاری ستاندەر پێشتری چەند جارێک بەغدا هۆشداری داوە لە هێنانە پێشی هێزەکانی تاوەکو ناوچەی هێڵی 36 کە ئەو ناوچەیە تاوەکو 2003 لە ژێردەسەڵاتی هەرێمی کوردستان بوون بەو پێش بێت ناوچەکانی کێڵگەی کۆرمۆل لە چەمچەماڵ هەروەها کێڵگەی خوڕمەڵە لە سنووری هەولێر ئەوانە ئەو ناوچانن کە دەکەونە پێش هێڵی 36 واتە بەد لە ڕووخانی ڕژێمی بەعەز لە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقدا بوونە. بۆیە بەهۆی دەوڵەمەندی ئەو ناوچانە لە نەوت و گاز حکوومەتی عێراق چاوی لەوەیە کە لە دەرفەتێکدا بیانگرێتەوە بۆ ژێردەسەڵاتی خۆی. ئەوەی ئەمڕۆژ لە گەرمیان ڕوویدا هۆشداریەک بوو کە ئەگەری هەیە ئەم هێزانە لە داهاتوودا زیاتر بێنە پێش و هەرچەندە پارتی و یەکێتی بەهۆی هەستیاری ناوچەکە هێزێکی زۆریان لە ناوچەکە بڵاو کردوتەوە، بەڵام ئەگەر ڕێککەوتن نەکرێ لەگەڵ بەغدا بەسەر بەڕێوەبردننی ئەو ناوچانە ئەگەر هەیە لە هەر بارودۆخێکدا عێراق بە گونجایی بزانێ ئەو ناوچانە دەستی بەسەردا بگیرێ، چونکە دوو ناوچەی گرنگی نەوت و غازن لە هەرێمی کوردستان، یەکێکیان لە سنووری هەولێرە و ئەوی تریشیان لە سنووری سلێمانی. جێی باسا دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێزەکانی پێشمەرگە لە نیوەی خاکی هەرێمی کوردستان کشێنرانەوە و کەوتنەوە ژێر کۆنتڕۆڵی بەغدا. بەهۆی ئەوەشەوە هێزەکانی حەشدی شەعبی بە شێوەیەکی بەرچاو سنوورەکانی هەرێمی کوردستان پێشڕەویان کردووە، مەترسیشیان لەسەر ناوچەکانی دیکە دروست کردووە.